بەڵام دواتر دەرکەوت ئەوەش تەنها دروشم بوو هەر ئەو بە ڕێزانی ڕۆژگارێک ئەوان دەوت خۆبینیمان کە لە نەوەتەکانە هاتنەوە حکومەت دروست بوو هەر ئەوانەی چینی مارکسیزم و چینی شۆڕژگێڕ و چینی کرێکار و ڕەنجدەرانی کوردستان بوون هاتنەوە یەک پارچەم کوردستانیان تاڵان کرد هەر ئەوانە بوون پەلاماری خەستەخانەی حکومەتیان دەدا سیارەکانی حکومەتیان دەبر بۆ حیمایەکانی خۆیان حیمایە خۆیان پێدەکرد هەر ئەوانە بوون کە ئێستا دەستیان کرد بە دروستکردنی ڤێلا گەڕەکی تایبەتیان هەیە ماڵی تایبەتیان هەیە ئەو مەسوولانە لە ناو گەڕەکە هەژارەکانی وەکو ئەم گەڕەکانەدا دەژین ئەوانە هەموو باخی تایبەتیان هەیە بە سەرمای خۆشیان بە حەڵاڵی نان کڕیوە هەر ڕۆژێک کەسابەتیان نەکردووە خۆ خەڵکی کە هەیبێ مانیع نییە ژیانی خۆشگوزەران بەس عیبە لەوەدایە تۆ ڕۆژگارێک نوێنەری چینی کرێکار و جوتیاری ئەو لادەیانە بووی نوێنەری چینی فەقیر و هەژار بووی بە ناوی سۆشیالیزمەوە کارت دەکرد ئەی ئێستا معقولە کە تێر بووی فەقیر و هەژار ناتوانێت بە حەو پرزگەشت بتگاتێ هەر ئەوانن کە ئێستا نەخۆشخانەی تایبەتیان هەیە هەر ئەوانن کەوە چی بەڵێندەرایەتی و مقاولاتی ئەم وڵاتەیە بۆ ئەوانە دەبێ هەر ئەوانن کاتێک کە نەخۆش دەبن کە یەکتر ژەهر خوار دەکەن بڕوان بە مختبەرێکی ئەم کوردستانە نییە 30 دانە ساڵە ئەوانە ئەم وڵاتە بەڕێوە دەبن تا ئێستا بڕوان بەوە نێ فەحسێکی خوێنی خۆیان لە کوردستانە بکەن ئەبێ ڕاکەن بۆ بەریتانیا و ڕاکەن بۆ ئەڵمانیا هەر ئەوانە کاتێک کە دەمرن ئەخ دوای مردنی ئینسان تەواو ئەبێ قەبرەکانیشیان لە خەڵک جیابێ هەر ئەوانەی دوێنێ پێشڕەوی چینی چەوسا و کرێکار و جوتیاری ئەم وڵاتەیان دەکرد بە ناو قەبەی دروشمدارەوە ئەو هەموو گەنج و لاوەیان بێدین دەکرد ئێستا لە مردنیشا لەگەڵ خەڵکا جیاوازن ئەبێ یەک گردی گەورە یەک کۆشکی گەورە یەک شاری گەورە بەس بۆ قەبرەکەیان بێ ئەبێ خەڵک زیارەتیان بکە ئەبێ خەڵک چەپکە گوڵ بەم ڕۆژانە بە ملیۆن دانێ ئەی خۆ تۆ دەبوو لە قەبرستانێکی گشتی فەقیر و هەژارە بنێژرێ خۆ لە دوای مردن تازە تەواو چیکە خۆ هەموو ژیانت خوارد بەڵام هەمووی درۆ دەلەسە بوو بۆیە ڕێبازی سۆشیالیزم کە خەڵکی بۆ ژیانێکی خۆش پەلاماریدا بە درۆ دەرچوو